زۆرن ئەو هونەرمەندانەی کە لە تاراوگەش لە هونەر دانەبراون بێگومان بەهۆی هونەرەکەیان و بەهۆی کوردبوونیان توانیویانە چەندین کاری ناوازە بکەن و هەم دەرفەتێک بێ بۆ خۆیان و بۆ کوردبوونیشان کە بتوانن هونەری کورد بە دەرەوەی وڵات بناسێنن. خات و کوێستان جەمال یەکێکە لەو هونەرمەند و شێوەکارانەی کە بێگومان توانیوێتی کە چەندین پێشانگای هاوبەش و تایبەت لە نێو وڵاتی نەرویجا بکاتەوە. ئەمە شوای کردووە کە ئەزمموی ژیانی ئەو ببێت بە کتێبێک و قۆناغەکانی ژیانی ئەو بتوانرێت لە دووتۆی کتێبەکە کۆ بکرێتەوە و دواتر بتوانرێت لە ڕێی کۆڕێکەوە ڕەخنەگرانی وڵاتانی ئەوروپا و وڵاتی نەرویجیش بە تایبەتی بتوانن گفتوگۆ و قسە و باسی لەسەر بکەن. ئەچما لای زۆر بەڕێز خات و کوێستان جەمال کە بەڕێزیان ئێستا ڕاستەخۆ لە نەرویجەوە لەگەڵ من. خات و کوێستان سڵاوت لێ بێم کاتت باش بێ. سڵاو لە ئێوەش ئەم کاتی ئێوەش باش. زۆر خۆشحاڵم کە جارێکی تر لە نێو کورسات مەگەزینەوە باس لە پرۆژەیەکی تری بەڕێز دەکەین بەڵام ئەم جارە جیاوازتر. من هەر زیاتر خۆشحاڵم. ناتوانی دەنگڕەنگەکان لێتر نزیکەینەوانێ. سپاستانەکەم. سپاس خات و کوێستان. پێم خۆشە سەرەتا باسێک لە بیرۆکەی کتێبەکە بکەین. چۆن بیرۆکەکەی دروست بوو و ماوەی چەندێکم کتێبە ئەنووسرێتەوە؟ ئەوە بۆ ماوەی ساڵێکە خەریکیم بەڕاستی ئێمە سێهەم کتێبمە لە وڵاتی نەرویج دەریەکەم. بەڵام تایبەت ئەم کتێبیان تایبەتە بە هێڵکاریەکانم کە زەمنێک لە کاری هونەری پیشانەدات. سەرەتا کتێبەکە سێ بەشە. لە بەش یەکەم یای گەڕاومەتەوانێ بۆ ئەو کار و بەرهەمانەی کە لە ساڵانی هەشتاکانە سکێچ دروستم کردووە کە تقریبەن تەمەنی ڕسمەکان وێنەکان تقریبەن 40 ساڵە بێت و بەشی ناوەڕاستیشی ئەو بەشەیە کە کاتێ من هاتمە وڵاتی نەرویج و لەگەڵ کە خوێندکار بووم لە ئەکادمیای هونەری ئێرە بەرکەوتی من لەگەڵ هونەرە چۆن ڕەنگیایەوە و چۆن کاری کردە سەر کارەکانم لە بەشی ناوەڕاستە بەشێک لەو بەرهەمانە پیشان دەدەم. لە بەشی کۆتاییشە حەزم کرد هەندێک لە بەرهەمە نوێکانم نمایشکەم کە تازەترین بەرهەمە واتە کتێبەکە زیاتر تایبەتە بەکاری هێڵکاری. باشە خات و کوێستان ئەم بابەتە گرنگە بۆ هونەرمەند کە بتوانێت بەشێک لە هونەرەکەی خۆی و قۆناغی بەشێکی تایبەت لە هونەرەکەی خۆی جارێکی تر لە ڕێی کتێبێکەوە بنووسێتەوە. دروستکردنی کتێب یاخود کەتەلۆکی هونەری بەڕاستی پێویستی شەو و زۆر کارێکی زۆر گرنگە. دیارە کە من ئەڵم ساڵێک پێوەی خەریک بووم تەنها ئەوە نەبوو کە وێنەکان نمایشکەم لە کتێبەکەدا بەڵکو ئەوە بوو کە من کۆنتاکتەکان کێ لەسەر ئەم نیشانە بنووسێت. زیاتر پێم خۆشە کە کاتێک من بەرهەمی هونەری نمایشەکەم حەزەکەم خەڵکیکە لەسەر شتەکان بدوێت بە نسبەتەوەی کە گرنگی هەبێت بەڵە گرنگیەکی زۆری هەیە بە تایبەت بۆ ئێمە کە لە دەرەوەی وڵاتین. من باس لە خۆمەکەم کە ئەمە بەشێکە لە ناسنامەی من ناسنامەی کولتوریم ناسنامەی هونەریم و کاتێکە هاتووم تیشکێکە خەمە سەر ئەو باگراوەندەی کە هەمە چەند بۆ من گرنگە ئەوە نێش بۆ کولتورەکەی ئێرە گرنگە کە زیاتر ئاشنا ئەبن بەم کارانە و هەم بە هیستۆریەکەی ئێمە کە من کێم لەکوێوە هاتووم و بەوەشی کە ئەمڕۆ پێی گەشتم چونکێکە من لە تەمەنێکی هەرزەکارە نەهاتوومەتە وڵاتە کارکەم لە تەمەنێکە هاتووم کە خۆم باگراوەندێکی درێژم لەگە کاری هونەری هەبووە. اینجا من چۆن بتوانم بێجگەلەوەی کە بەردەوامم لە کاری هونەریم بەڵام زۆر جارش پێویستەکە کە تیشک بخەمە سەر ئەو باگراوەندە هونەریەم بە هەموو بەشەکانیێوانێ. من کاتێک کە باس لە باگراوەندی خۆمەکەم کە باسی 40 ساڵ پێش ئێستاکەم باسی واکەم کە هێڵکاری بۆ من چی بووە و هەمووشی بەرهەمی سکێچە هیچی ئەوانەی بیدایەتەکانی هیچی کاری تەواو نییە بەڵام باسکردنێکە لە ژیانی من لە ژیانی هونەریم لە ژیانی خێزانیم لە خێزان چۆن بۆ پێکەوانە کە چۆن ژیاون ئەمە خوشکمە ئەمە براوەمە ئەمە باپیرە ئەمە باوکە
ئەمە نەنکە ئیتر هەموو ئەو شتانەی تایە کە بە بەردەوامی وەکو گەنجێک هەمیشە حەزمە کرد ڕسمیان دروستکەم کە لە ماڵەوە بووین زیاتر ئیتر ئەمانە بەڕاستی وەکوتم مەسەن گرنگە بۆ من کە پیشانی بم کە لەو کاتانە و لەو سەردەماندا هێڵکاری بۆ من قەڵەم پێشکەشکارێک بۆ لە باتی کامێرە یعنی ئەو کاتانە کامێرم بەدەستەوە نەبوو لە حسەکانی ناوخێزان بگرم بەڵام توانیومە بە هێڵکاری هەندێک شت ئەوە نێ دوکومنت کەم و بیهێڵمەوە کە ئەمڕۆ لەسەری بدوێن باشە خەت کوێستان کوردێک لە نێو نەرویج لە تاراوگە بێکومان چەندین ساڵە بەردەوامە لە کاری هونەری و خاوەنی سێ کتێبی هونەریە کتێبەکان گرنگن بە زمانی نەرویجی بن ئەو کتێبانی کە خەت کوێستان ئەیان نووسێت یاخود کتێبەکان گرنگن بە زمانی کوردی بن بەڵێ پرسیارێکی جوانە لەبەر ئەوەی ئێستا من لە دەرەوەی وڵاتم و بۆ منیش گرنگە زۆری نەتەماشای شتەکان بکات زیاتر بە زمانی ئینگلیزین نەرویجی تایە بەڵام ئینگلیزیەکە لەبەرەوەی زمانێکە لە هەموو شوێنێک ئەتوانرێ بخوێنرێتەوانێ و لی تێبگەی من دیارە زۆریشم پێخۆشەکە بە کوردیش بێ بەڵام بەڕاستی لێرە ناتوانم من ئەو کتێب بە زمانی کوردی تەبعکەم لەبەرەوە فۆنتانە نییە لێرە و زەحمەتە بۆیە زیاتر تشکم خستۆتە سەر ئەوەی هەم بە نەرویجیشە هەم بە زمانی ئینگلیزی کتێبانە بەڵێ خەت و کێساوە کۆزانین کتێب بە تایبەتیش لە بواری شێوەکاری زۆر کەمال لە نێو کتێبخانەی کوردیان بە شێوەیەکی گشتی هەوڵت نایەوە کۆنتاکتێک دروستکەی لەگەڵ یەکێک لە وەرگێرە کوردەکان کە بتوانێت ئەم کتێبانەی تۆ وەرگێرێتە سەر زمانی کوردی بۆ ئەوەی هەم خوێندکاران و هەم ئەو کەسانەی کە شێوەکاریشن بەڕاستی بتوانن لە ئەزمموی بەڕێستانەوە سوود وەربگرن لە ڕێگەی کتێب و نووسراوەکانی ئێوە من هەر زۆرم پێخۆشە بێ ئەگەر جێگەیەک هەبێت بەڕاستی وەکو خۆی شتەکان وەربژێڕێتەوانێ لەبەرەوەی ئەو کەسانی کە لەم کتێبە لەسەریان نووسیوە دیارە من پەیوەندیم بە یەکێک لە گەورەترین ناقدی هونەری کردووە لە وڵاتی نەرویج کە لە ئۆسلۆدا ئەنیشێ ناوی لارس ئێلتونە خۆی بەڕێزیان سەرنووسەری چەند جەریدەیەک بۆ لە نەرویج و چەند کتێبێکی هونەریشی نووسیوە و هەمان کاتیش ناقدی هونەریە بەڕاستی زۆر گرنگە کە ئەوان بە چ زمانێک ئەدوێن ئەمانە کەسانێکن ئاگیان لە باگراوەندی تۆیە ئاگیان لە هەواڵەکە هەواڵی هونەریە و هیچ کەسێکیش مەسەرەن یەکسەر نایشت بنووسێ پێشوەخت ئەگەر لەگەڵ تا چەند جارێت دانیشتنی نەکرد بێت دیالۆکی نەکردبێت تا لێو تێنەگابزانێ شتەکان چۆنە و چۆن گەشتۆ بەوەی کە هەیە و یەکیشی کێشیان مەسەلەن ئەوەی کە لەو کاتانەی کەوتم بەرکەوتەی من لەگە وڵاتی نەرویجا کە خوێندکار بووم لە ئەکادمیای هونەری یەکێک لە پرۆفیسۆر نزیکترین پرۆفیسۆرم بوو کە ناوی کارلۆس کاپێلانە بەڕێزیان ئێستا دانیشتووی وڵاتی سویدن کە ئەو کاتانە پرۆفیسۆری من بوو حەزم کرد ئەو بدوێ لەسەر ئەوەی کە کوێستانی چۆن بینی بەرهەمەکانی چۆن بینی و چۆن ئەتوانێ باس لە گۆڕانکارەکان بکە ئەوەیشی لەم ئەخیرەیە کە شتەکانی نووسیوە یەکێکە لە ڕێخەری هونەریم کە بە بەردەوام لەم ئەخیرانەیە هەچ کاتێک پێشانگام کردوتەوە بە ڕێزیان ناوی بیۆن ئینگە فۆڵبەیە کە ئەو بە بەردەوامی لەسەر کارەکانم ئەنووسێت و لە کاتی کردنەوەی پێشاگاکانیشە ئامادەیە و لەسەر شتەکان ئەدوێ ئەمانە ئەگەر بێت بە زمانێکی جوان پاراو بکرێ بە کوردی حتمما شتێکە بۆ من جێگەی فەخریشە و زۆر خۆشحاڵیشە ببەوە باشە خات و کێستان بوونی ڕەخنەگەر بێکمان وەکو ئەزانین هەن بەڵام کەمن و بە تایبەتیش ڕەخنەگری هونەری بوونی ڕەخنەگرێک لە نێو کۆڕێکی شێوەکارێک یاخود بڵێن هونەرمەندێکی کووردا کە بێگومانێکێکە لە ڕەخنەگرە هەرە دیارەکانی نێو نەرویج ئەمە تا چەند گرنگە بۆ کاری هونەری بەڕاستی زۆر گرنگە کە لارس کابراایەکە و ناوێکە ئیشی وەکوتم ڕەخنەگرێکی زۆر بەقوەتە و من پێش ئەوەی ئێوارەکە عرس بکەین هات لە ئوتێل بوو لێرە لە بێرگن چون دانیشتێکمان بەیەکە و کردقاوەما خواردەوانە کە بزانین گفتوگۆکان چۆنە بێ لە بەرەوەی من تا ئێستا بەو شێوەیە بەرەو ڕووی ڕەخنەگرێکی زۆر گەورە قسەم نەکردووە چونکێکم خۆتە زانی ئەوان هەموو پرسیارێکەکەن بە هەموو شتێکی شاعڕۆن یەک شتمان باس کرد ئەوە بوو کە هیچمان ناتوانین مەسەلە نە من خۆ ئامادەکردنێک بێ بڵێ پرسیارەکان ئەمێ 1 2 3 4 قساکەین و تۆ جواب مەیتەوانێ واماندانا چۆن هات با ئاوا بڕوات و خۆشببختانە کارێکی زۆر باش بوو لەبەرەوەی بەڕێزیان زۆرشتی جوانی نووسیوە و زۆر تەمە ناکەم بتوانین شتەکانی بکەین بە کوردی هەر بە هەمان ئەو شتانە ڕۆشتەوانەیە کە کوێستان بۆ ئەم کارە ئەکات کاری هەڵکاری چی گەیانۆ لە لای ئەو و حتمما زیاتر زۆرتر قوڵتر چۆن ناو کتێبەکەوانی و بە پرسیارەکانی کە تەواویش بووین
خۆشببختانە خەڵکەکە یەک شتی وت بەدڵیان بوو بەڵام داوایان کرد خۆزگە زیاتر بواە گفتوگۆکەتان. ئەمە وای لێ کردم کە ئەم جارێکی تر من ئەم کتێبە نمایشەکەم لە کتێبخانەیە کە لە ئۆسلۆ خۆیان تابلوێکی گەورەی زەیتیان لێکڕێەوە داماناوە جارێکی کە لەوێ بیکەینەوانێ و بەڵام کاتی زیاتر دانین بۆ گفتوگۆکان. گرنگە بەڕاستی گرنگە کەسی شارەزار ڕخنەگری باش کەسانێک کە بەڕاستی کە ئەزانن لەسەر هوەر کە ئەدوێن ئەزانن ئەڵەن چی و چی ئەنووسن و بۆ ئەینووسن ئەمانە گرنگە بەڕاستی هەم لە گفتوگۆدا بێ و هەم بەشدارش بێ کە کاتێک کتێبن دروستەکەی. خاتووکێستان زۆر خۆشحاڵ بووم کە لەم بەشەی پرۆگرامە قسە و باسمان کرد لەسەر نوێترین پرۆژەی بەڕێستان کە ئەویش کتێبێکە بەو هیوایم هەمیشە کاری جوانتر و کاری ناوازەتر پێشکەش بە هوەری کوردستان و هوەرەکەی خۆش بکەیت. دووبارە سوپاس بۆ بەڕێز خاتووکێستان جەمال کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە وڵاتی نەرویجەوە لەگەڵم بوون.